بەناوی خوای گەورە میهرەبان. خۆشەویستان، لەم باسە کورتە باسەدا دەمانوێت باسێک لەو خواردنانە بکەین کەوا پێویستە نەخۆشی شەکرا چ خواردنێک بخوا و چ خواردنێک نەخوا. ئەوە ئەو پرسیارەیەکەوە ڕۆژانە دەیان کەس و نەخۆش لێمان دەپرسن ئایا نەخۆشی شەکرا چی بخوا و چی نەخوا. بەڕاستی ئەمنۆک و شخصی خۆم لەگەڵەوەی نیمە کە جەدۆل دابنرێ لەبۆ نەخۆش، چونکە نەخۆش شەکرە نەخۆشێکی درێژخایەنە و هەتا نەخۆشەکە مابێ لە ژیان ئەو نەخۆشیە زۆربەی کات لەگەڵیتی و کۆتایی پێ نایەت بڵێن فترەیەک بێ و تەواو. فلەبەرەوە ناکرێت نەخۆش لەسەر جەدۆلێک بڕوا بێزار دەبێ پاش فترەیەک و واز لێ دەینێ. فلەبەرەوە وا باشترە هێڵە گشتیەکانیان لە بۆ دیاری بکەین بتوانن لەسەری بڕۆن و ئینشاءڵڵا بێ کێشە دەبن ئەوانەی کەوا نەخۆشی شەکریان هەیە. هێڵە گشتیەکان چین؟ چەند خواردنێکەیە ئەوە دەبی زۆر کەم بکرێتەوە هەتا بتوانێت نەخۆشەکە کەمی بکاتەوە. ڕقەمیەک لەو خواردنانە شەکرە. دەبی شەکر زۆر کەم بکاتەوە. طبعاً شەکر بەس نەک شەکر بە شەکر خۆی. ئەو شتێک کە شەکری سپی تێدایە ڕێژەی شەکری سپی بەرزە ئەوجا هەر شتێ شەربەتە حەلەویاتە و شیرینەمەنیە و شەربەتە و ئەو شتانە شیرینەمەنی بە شێوەیەکی گشتی دەبێت زۆر کەم کاتەوە. ئیلاگە لە مناسبات هەفتەی جارێک دە ڕۆژ جارێک ئەوها بخوات. بەڵام ڕۆژانە دەبی کەم کاتەوە هیچ مەجالی ئەوەی تێدا نیە، چونکە ئەگەر شەکرە بخوا دەرمانیش بخوا ئەوەندە کاریگەری نابێت. خاڵی دووەم نانە. نان بە تایبەتی ئەوەی لە گەنم دروست دەکرێت. ئەوجا نانە، سەمونە، کێکە هەر شتێکە لە گەنم دروست بکرێت ئەوە دەبی بە ڕێژێکی زۆر کەم کاتەوە. ئەگەر بیکاتە نانی جۆ یا سەمونی جۆ ئەوە باشترە. بەڵام ئەگەر پێی نەکرا لە تەنانێک هەر وەجبەی هەر ژەمەی لە تەنانێک بخوا نابی زیاتر بێ. طبعاً ئەوەش احتیمال دەکاتە سەر ڕێژەی شەکرەکەی ئایا چەندە. ئەگەر ڕێژەی شەکرەکەی کەم بوو دەتوانێت، ئەگەر ڕێژەکەی شەکرەکەی زۆر بوو دەبی ئەویش کەم بکاتەوە. خواردنی سێم کە لای ئەمە زۆر دەخورێ وەکە نەخۆشی شەکرە دەبی کەمی کاتەوە برنجە. برنج ڕێژەیەکی شەکری زۆری تێدایە وا باشترە نەخۆش زۆر کەمی بکاتەوە. ئەگەر هەر نەیخوا باشتر، بەڵام ئەگەر نا کەمترین شت هەفتەی دوو جار هەر جارەی 5 لە بۆ 10 مڵاک زیاتر نەخوات. ئەو خواردنانەی کەوا هیچ کێشەیەکی نییە شەکرە لەگەڵی و نەخۆشەکە دەتوانێت بخوات تەڕەیە واتە خزراوات یاخود سەوزەمەنی بە شێوەیەکی گشتی هیچ کێشەیەکی نییە لەگەڵ نەخۆشی شەکرە. و هەروەها مادە پرۆتینەکان وەکو گۆشت، گۆشت سنگی مریشک یاخود گۆشتی حیوان بێ یاخود ماسی بێ بە بێچەوری ئەوەش هیچ کێشەیەکی لە بۆ شەکرنیە و نەخۆشەکە دەتوانێت بە شێوەیەکی ئاسایی بیخوات. دەمێنێتەوە سەر میوە. میوە بە شێوەیەکی گشتی میوە شیرینەکان وەکو ترێە و هەنجیرە و هەنارە و ئەوانە دەبێت ڕێژەیەکی زۆر کەم بخوا. ئەوانێک تر کەوا ڕێژەی شەکرەی کەمە وەکو سێوە و پرتەقاڵە و مۆز و ئەوانە دەتوانێت ڕۆژی پارچەیەک یا دوو پارچە بخوا، بەڵام نابێ زیاتر. و ئەگەر هاتوو حەزی لە شەربەت بوو وا باشترە شەربەتی طبیعی عەسیری طبیعی بخۆی دروست بکە، نەک ئەو دەستکردانەی کە دروست دەکرێت چونکە ڕێژەیەکی زۆر شەکری تێدایە. خاڵێکی تریش بە نسبەت خواردن شیر و ئەوەی کە لێی دروست دەکرێت وەکو پەنیر و ماست و ئەو جۆرەشتانی کە لە شیر دروست دەکرێت خودت شیر هەر بخۆی ئەوەش ئەگەر هاتوو زۆر چەور نەبێ ئەوەش کێشێکی وای لەگەڵ شەکرە نییە. ڕاستە ڕێژێکی شەکری تێدایە بەڵام شەکرێکی سروشتیە تەسیرێکی کاریگەریەکی ئەوتۆی نییە. و هەروەها هێلکەش ئەویش عینی کاریگەری نییە لەسەر شەکرا و هەروەها چەرەزان. کەواتە ئەگەر بۆ نمونە سێ ژەم دروست بکەین کە نەخۆشەکە بتوانێت بەکاری بینێ و ئەو هێڵە گشتیانە بەکاربێنێ لەو ژەمانە. بۆ نمونە ژەمی سمەینان دەتوانێت مەثەلەن یا هێلکە یا ماست یا شیر یا پەنیر یاخود شۆربا، ئەو شۆربایە دانەوێڵەکان بێ، ئەگەر نۆکە ئەگەر نیسکە ئەگەر لۆبیایە دەتوانێت بەکاری بینێ لەگەڵ پارچە سەمونێک لەگەڵ چایەک بەبێ شەکر. و طبعاً وا باشترە هەر سێ ژەمەکە زەڵاتەی لەگەڵ بێ، هەم تێری دەکا هەمیش هیچ زیانێکی لە بۆ شەکرە نییە. ژەمی نیوەڕان بۆ نمونە ئەگەر وەرگرین مەثەلەن دەتوانێت قاپەک شۆربا هەر شۆربایەک بێ کێشە نییە لەگەڵ قاپەک زەڵاتە و هەروەها لە تەنانێک وەکو گوتمان و هەروەها پارچە گۆشتێک سنگی مریش بێ یا ماسی بێ یاخود گۆشتی سۆر بێ ئەوە هیچ کێشەی نییە لەگەڵ شەکرە. ژەمی ئاواران وا باشترە ژەمی سووک بێ یاخود ماست بخوا یاخود پارچە پەنیرێک یاخود شۆربایەک بخوا یاخود زەڵاتە یاخود پارچە میوەیەک و دەتوانێت مەسەلەن با بڵێن گڵاسێک یعنی مقداری گڵاسێک چەرەزات ئەویش هیچ کێشەیەکی نییە لەگەڵ نەخۆشی شەکرە. بە هیوای تەندروستی بۆ هەموو.